الو یەک دوو سێ ئەلۆ ئەو وایرە چاکە ئەو وایرە پێوەکە زۆر باشە زۆر باشە. ئەم ئاهەنگە بیرۆکەی چەند ساڵەی هاوڕێیەکمانە کە لێرە ئامادەیە. ئێمە ئەم کۆنسێرتە ڕنگدانەوەی ناو شاری کەرکووکە کە ئێستا کە ئەیدێنین گەڕەکەکانی شاری کەرکووک جیابوونەتەوە لە یەکتری کە سەرەکەی گەڕەکی وا هەیە سادە عەرەبە و گەڕەکی وا هەیە سادە تورکمانە و گەڕەکی وا هەیە کوردەکان لە شۆرزە و تەپە و ڕەحیماوە و مەسیحیەکان زیاتر لەلایەنی عەرەفەوە کۆبوونەتەوە. ئێمە لێرە ینی مەبەستەکەمان ئەوەیە کە خەڵکی جیاوازی بڵین لە فرەنەتەوە و ئاین و ئەمانە هەمووی کۆبکەینەوە لەو کۆنسێرتەیە کە جۆ بگرن لە هەروەها بەرپرسەکانی کە ئەوانەی قەرارش لەم شارادەن بەرپرسە سیاسەکان ئەوانش کۆکەینەوە بەس دوور لە هەموو سیاست هەتا جۆ بگرن لە دەنگی خەڵکی شاری کەرکووک کە لێرە کە ئەویش بە شێوازێکی ترە کە لە ڕێی کۆنسێرتێکە بۆ ئاشتی کە خەڵکی کەرکووک زیاتر داوای ژیانەکە داوای ئاشتێکە بۆ شاری خۆی. بێگومان نا لە ڕێی کۆنسێرتێک کە بتوانین ئاشتی بەرقەرارکەین لە شاری کەرکووکدا ئێمە لێرە ئەتوانین خەڵکی کەرکووک زۆرجار کە باسی لەکەین ئاوێنەیە بدەینە دەستخۆی ئەگەر پێکەوە ژیان هەبێت چۆن لە ناو کۆنسێرتەکەیە کە دانیشتوینە جۆگرین کە بڵین بەشێکە لە کەلتوری ئەم شارەدا بە هەموو ڕەنگەکانی ئەتوانین جێ لێ بگرین هەروەش ئەتوانین ئاشتی بەرقەرارکەین لە ناو شاری خۆماندا. کورد گەڕێکی خۆی هەبوو بۆ نمونە ئیسکان و ڕەحیماوە و ئیمام قاسم و شۆڕیجا هەرە بە هاوردەکان وا بە تعریب هاتبوونە ناو کەرکووک گەڕێکی خۆیان دروست کرد یعنی سەدام بۆیانی دروست کرد وەکو گەڕێکی حەینیدا ڕێیبەغدا ئەلفێندار شوقەق سەدام ئەمانە هەمووی درستی کردبوو بۆ عەرەبانە دامەشن لە ناوی سەدام کەرکووکی تعریب کرد کە کەرکووکی تعریب کرد عەرەبێکی زۆری هاوردە ناو کەرکووک ئەو عەرەبانە زۆر عەزێتی کوردەکانیانەدا لە کەرکووک ئەنجا بۆیە ناوێرن لە گەڕێکی کورد دابنەشت چونکە ئەوان قەدرێکی زۆریان کردووە لە کەرکووک لە شوێنی ئێمە دانیشتوونە کەرکووکی کورد بوو ئەوان داگیریان کرد لە ئێمە. بەدڵنیاییەوە ئێمە بووین بە هاوشاری کەرکووک چونکە ماوەیەکی زۆرە لە کەرکووکدا دەنیشین و فێری دابوونەریت و کللتوری شارەکە بووین ئێمە بووین بە کەرکوچی هیچ جیاوازێکیش لە نێوانماندا نییە ئەو کاتەی کە لە ناوچەکانی خۆمانەوە هاتین هیچ جیاوازێکی جددیمان نەبینی لە نێوان ئێمەی عەرەب و کورد و تورکمان هەمومان برایەک دین و بە شێوەیەکی ئاسایی بەیەکەوە دەژین هیوادارین کەرکووکیش لە ئاشتیدا بژی. هاتم بۆ کەنیسا نوێژم کرد و لە خوا پاڕامەوە بۆ بەدیهاتنی ئاشتی بۆ هەموو خەڵکی عێراق بە تایبەتی بۆ کەرکووک خوا لە ئاشتیدا بمان پارێزێت من بیر ناکەمەوە کێ موسڵمانە کێ مەسیحیە یان کوردە کێ شیعەیە یان تورکمانە بەڵکو بۆ هەر مرۆڤێک نزا دەکەم کە لەسەر خاکی عێراق و جیهان دەژیر. لە بارەی کەرکووکەوە کە عێراقێکی بچووکراوەیە 4 نەتەوەی جیاوازی تێدایە
خەڵک یەکتیان خۆش دەوێ بەڵام ئەو ترسەی کە هەمانەهی کەرکووک نییە بەڵکو لە دەرەوەی کەرکووکەوە بۆمان دێت لە دەرەوەی عێراقەوە هاتووە. من ئێستا لە ناوەڕاستی گەڕەکێکی کوردنشیندا دەژیم. دراوسەی لای ڕاستم کووردە و لای چەپم و لا پشتمەوە دیسان هەر کوردن. زۆر دڵخۆشم لە ناویاندا و هەست بە ئاسوودەیی دەکەم. بەڵام ئەگەر شتێک ڕوویدا حاڵی ئێمەش وەک حاڵی ئەوان دەبێت. واتە مەبەستم ئەوەیە کەرکووک خۆشەویستی و ئاشتیە. خەڵکەکەی زۆر باشن. خەڵکێکی لێبوردن و باشن. نیازیان پاکە. ڕۆڵی کەسێکم بینی کاتێک کەسێکی شەقاوە دەبینێت لێی دەترسێت. بەڵام ئەمە شانۆیە و ڕۆڵێکیان داوە بە من کە دەیگەڕم. بەڵام لە کەرکووک بەو شێوەیە ناترسم چونکە ئەم میلەتە بەو شێوەیە ئێستا نامێنێت. پێویستە لە ناو خەڵک برایەتی هەبێت و خێزانەکان هاتوچۆی یەکدی بکەن. ئەم تەقینەوە و شتە خراپانە نەمێنێت. سەردەمی سەدام تورکمانەکان ڕەوشیان زۆر خراپ بوو. ئەو کات تورکمان قەتل عام دەکران، زیندانی دەکران. تورکمان هیچ ماف و ئیمتیازێکی نەبوو. سەرکردە گەورەکانمان لە سێدارە دەدران. هەموو ڕۆژێک لە شارەکەی خۆمان دەربەدەریان دەکردین. تەنانەت بۆمان نەبوو ناوی تورکمانی لە منداڵەکانمان بنین. زۆر خانووی تورکمانەکانیان داگیر کرد. هەوڵیاندا تورکمانەکان لە ناو ببان، ژیانمان نەهێڵن. بەڵام ئێمە گرنگیمان بە هونەر و موسیقادا بۆ ئەوەی نەکەوین و بمێنینەوە. کێشەی حکومڕانی کەرکووک وەکو خۆتان ئەزانن ئەم پارێزگای ئێمە بە تایبەتی شارەکە لە ئەوەتی دەوڵەتی عێراق دروست بووە بە تایبەتی دوای ئەوەی کە نەوت لە کەرکووک دۆزراوەتەوە هەوڵی ئەوە دراوەکەوە دیموگرافی کەرکووک بگۆڕێ. من بەبیرم لێ ساڵی 63 گەڕێک دروست کرابوون کە کورد بوون پیانەوت خانووی جمهوری کە چۆن عسکەر هاتن ئەو گەڕەکانیان ئەڕوخان شۆڤڵیان پێبوو دەبابەش ئەی پاراستن بۆ ئەوەی نەوەکو یەکێک ئەو بکە. ئەوە زۆر ئەو خانوانە ئەڕوخێنران بەسەر خەڵکەکەیە نەیانێ شتەکانیشیان دەرکرد. من ئەو وێنەیە ئێستاش لەبەرچاومە. جا ئەمە بەردەوام بوو، هەڵبەتە ئەمە بەردەوام بوو لە ساڵانی 60ەکان لە 70ەکانە بە تایبەتی دوای نەمانی شۆڕشی ئەیدول پەرەیسەن بە تەواوەتی کە وای لێ هات بەشێکی زۆری پارێزگای کەرکووک لە کەرکووک جیا بکرێت وەکو چەمچەماڵ و کفری و کەلار و تۆسخورمات و لە هەمان کاتیشدا هێنانی خەڵکی خواروی عێراق کە عەرەب بوون بۆ ئەم شارە بۆ ئەوەی سیمای شارەکە بگۆڕن. حکوومەتی بەعەس حکوومەتێکی ڕەگەز پەرست بووە. ئەو ئیمانی بە میلەتانی تر نەبووە. مەسەلەن زۆری لە کورد کردووە کە ئەوی وادەر نەکراوە لە شارەکەماوە قەومیەتی خۆی بگۆڕێ. بە هەمان شێوە لە تورکمانیشی داوای کردووە. و تورکمان ئەو خەتەرەی لەسەر کەرکووکیش نەبووە و لەسەر عێراقیش نەبووە و لەسەر ڕژێمی بەعسیش نەبووە. ئەگەر بڵێن کورد شۆڕشی هەبووە و تومەتی ئەوەی کەوا لەگەڵ ئێرانە یا لەگەڵ ئەمریکایە خراوەتە سەری خۆ تورکمان ئەوەی نەبووە. بەڵام ئەمە سیاسەتێکی ڕەگەز پەرستانە بووە کە کردوێتی و لە هەمان کاتیشدا لەلایەکەوە کوردی دەرئەکرد تورکمانی دەرئەکرد جنسیەی پیان ئەگۆڕی بە عەرەب بیانکەن بە عەرەب. بەڵام لەلایەکی تریشەوە لە دڵی خۆیان لەوانەیە هەموو کاتێک بیری کردبێتەوە ئەم کەرکووکە قەت نابێ بەهی ئەو بەو شێوەی ئەو ئەیەوێ چونکە هیچ کارێکی تری لە کەرکووک نەکردووە. فەرموو نە خزمەت گوزاری کردووە، نە جادە، نە پرد، نە مەکتەب، یعنی لە هەموو شوێنەکان هیچی نەکردووە.
بەڵێ لە سیاسەتی حزبی بەعسە سیاسەتێکە بوو کە پێوترە سیاسەتی پاکتاوی و ڕێگەزی بە تایبەتی بەرامبەر بە شاری کەرکووک کرا. کۆمەڵێ ئیجرائاتیە کردە هەندێک ئالێتی گرت بەر بۆ ئەوەی کە چۆن بتوانێت سیمای دیموگرافی شارەکە بگۆڕێ. یەکێ لەو ئەرکانەی کە گردوبێ ئەستۆی خۆی لە ڕێی پیاوەکانەوە ئەوە بوو کە دەرکردن، کوشتن، بڕین، تەغیری جوگرافی سنووری شارەکە. بەڵام کۆڵێ ڕێژە گەورەکە بەرنەتەوەی کە کورد کەوت لەبەرەوەی کورد لە شارەکە لە سنووری پارێزگای کەرکووکە ژمارەی زیاتر بوو لە نەتەوەکانی تر و ئەمەلێکی تری هێنا بۆ ئاراوە پیانەوە تەسحیحی قەومیە. تەسحیحی قەومیە بۆ ئەو خەڵکانە بوون کە خۆیان نەکرد بەنەتەوەی عەرەب و سیمای خۆی ئەگۆڕی، ڕەوشتی خۆی ئەگۆڕی. ئەوەی کە نابوو بە عەرەبی و تەسحیحی قەومی ناکرد ئەوانە دەربەدەرەکران و لە شاری کەرکووک دوورەخرانەوە. من سەردانی کەرکووکم کرد لەگەڵ پارێزگاری کەرکووک بە شەقامەکاندا گەڕام. لە ناو بازار و دوکانەکاندا عەرەب و کورد و تورکمان و مەسیحی و موسڵمانمان بینی کە لە هەمان بازار پێکەوە کاریان دەکرد. پرسیارم لێکردن ئاخۆ هیچ کێشەیەکی پێکەوە ژیانیان هەیە؟ لە وەڵامدا گوتیان ئێمە کێشەی پێکەوە ژیانمان نییە، بەڵام ئێوە سیاسیەکانن کە کێشەتان هەیە. من بڕوام وایە کە کێشە لە کەرکووک بەهۆی مزایدەی سیاسی و تەوەجهاتی نەتەوەیی تونداژەوە دروست بووە. ڕەنگە ڕژیمی پێشوو هەوڵی دابێت و بۆ مەبەستی گۆڕینی دیموگرافی هەندێک هۆزی عەرەبی هێنابێتە ناوچەکە. بەڵام لە دوای 2003 کورد دەیان جار لەوە زیاتر خەڵکی کوردیان لە ناوچە جیاوازەکانەوە هێناوە بۆ ئەوەی دیموگرافی شارەکە بگۆڕن. هەر لە سەرەتاوە ئەوە کردەیەکی سیاسی بوو، ئێستاش هەر کردەیەکی سیاسیە. بڕواشم وایە هۆکاری زۆربەی ئەو ناکۆکیانە بەکارهێنانی گوتاری نەتەوەییە کە لە هەڵبژاردندا بەکاردێت بۆ بەدەستهێنانی دەنگ. هەندێک جار حزبە کوردەکان ئەو ڕکابەریە لە نێوان خۆیاندا بەکاردێنن، هەندێک جاریش لە نێوان حزب عەرەبیەکاندا. بەڵام ئەوە لە ئەنجامدا کاردانەوە لەسەر شەقامی کەرکووک دروست دەکات، لێرە و لەوێ کێشە دروست دەکات. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا ئێستاش خەڵکی کەرکووک بە شێوەیەکی ئاشتیانە پێکەوە ژیان بەسەر دەبەن و دەڕوانە ئایندەی کەرکووک. جارێک ئەوە ڕاست نییە ئەو تومەتە. نەک هەر کورد هەمووی نات، یعنی کورد نەهێنراوە لە شوێنی ترەوە، بەڵکو کوردێکی زۆر من ئەتوانم بڵێم لە 180 کوردی کە لە کەرکووک ئاوارە کراوە تا ئێستا نەگەڕاونەتەوە کەرکووک. خۆ دیارە ئێمە ئامێرمان لەلایە هەموو ئەو شتانێکەوە دەری ئەخا ئەو کوردانەی کە لە کەرکووکن و ئاوارە بوونە و گەڕاونەتەوە هەموو 57 کەرکووکیان هەیە. ئەوان لەوانەیە وای حساب بکەنکەوە ئەگەر تۆ لە 30 ساڵیە ئاوارە بوویتە دوای 20 ساڵ خێزانت پێکهێنا و مناڵت بۆ ئەو مناڵانەی تۆ کەرکووکژینین. بەڵام ئێمە نەکرد ئەو کەسانی کە لێرن کرد هەموو خەڵکی کەرکووکی ئەسڵن. کورد پێویستی بەوە نییە لە پارێزگاکانی ترەوە لە شوێنی ترەوە خەڵک بێنێ بۆ کەرکووک بۆی کوردستانیەتی کەرکووکی پێ بسەلمێنێ. ژمارەی خەڵکی کورد لە کەرکووکە هەندەیە کە ئەگەر بێت و هەمووی بێتەوە بۆ کەرکووک زۆر زۆر لەمە ئێستاش زیاترە بێ. من لەو باوەڕەدام لە 120 زیاترە بێ لە ئێستادا، لەوانەیە بگاتە 180 وەکو پێشتر وتم. ئەمە بەبێ ئەوەی ژمارەی خەڵکی چەمچەماڵ و کفری و کەلار و دۆست خورمات و حیساب کرد.
ئەو بەشە تونڕەوەی کە باس لەو مۆزوعاناکە بەڕاستیەوە دایمەن خۆیان لە جێلی ئەدەن و ئێمە بەڵگەنامەمان زۆرە بۆ ئەو مۆزوع. لە سنووری کەرکووکە ئێمە زیاتر لە 400 بۆ 500 گوند ڕووخاوە هەمووی تەرحیل کراوە. لە ناو شارە زیاتر لە 75,000 خێزانمانەیە دەرکراون ئاوارەی شارەکان بوون چی بۆ کوردستان و چی بۆ خوار و بۆ ناوەڕاستی عێراق. لەگەڵ ئەوەش هێشتا بەشێکمان نەهاتوێتەوە. دووهەم بڕاستی کە ئەیسڵمێنێ ئێستا ئەرقامی ئومەمی متحیدەیە. ئومەمی متحیدە کاتی خۆی کە سیاسەتی نەوت بەرامبەر بە خۆراک دروست بوو لە هەرێمی کوردستانە دەستیان کردبوو بە کارکردنە ئێمە ڕقەمێکمانەیە ئەو سەردەما کە لێمان وەرگرتوون 25,000 خێزان بەس لە منطقەی سلێمانی هەبوو بێجگە لە هەولێر و لە شوێنەکانی تر. ئەمانە هەمووی لەسەر قورس و سیدی هەمانە ناویان عەدەدی خێزانیان هەمووی هەیە. و دوو ئینتیخاباتی گەورە لە شاری کەرکووکا کراوە لەلایەن ئومەمی متحیدە و ئینتیخاباتە و نەتایجەکانی تەصدیق کراوە. لەبەرەوە ئێستا ژمارەی کورد بۆ 2014 و ئینتیخاباتی پەرلەمانی عێراق 2014 باشترین بەڵگەیە کە ژمارەی کورد ئەیسڵمێنی 8 کورسیان هێنا. ئەیتر هیچ پێویست بۆ ناکە توندڕەوێک لەولا شۆڤێنیەک لەم لا ئەو قسانە بکە. ئەوە حەقیقەتە لەبەر ئەوە هەر کەسێ خەڵکی کەرکووک نەبێ بۆی نەبوو دەنگ بات ئەوەی کەرکووکی ڕەسەن و ئەسڵ بوو بەشداری ئینتیخاباتەکەی کرد و نەتایجی ئینتیخاباتەکان سەنگی بەحەک. باشترین بەڵگا ئێمە ئەم ئیستیمارەیە دوو مانگ جارێ عینێرین بۆ بەغا و بەغای لێ ئاگدارەکەین. بۆ نمونە بۆت باسەکەم 30384 عەرەبی هاوردە هاتوونەتە ئەم مەکتەبە داوای ئەویان کردووە ئێمە ڕەغبەتمانەیە بگەڕێینەوە قەرەبوومان بکەنەوە. لە خلالی ئەو 30,000 کە پاکوپیسمان کردووە 28,000 خێزانی عەرەب فعلەن حەقی ئەویان هەیە کە تەعویز بکرێتەوە. عەرەبی هاوردەن ئەمانە بەڵگەن هەمووی فایلمانەیە من فایلەکانتان پێشانە دەم بزانێت چۆنە دوای هەروە بۆ ئەوەی کە تەسویری بچووکەکەن ئەویان هەیە. و ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئیشی خۆمانەکەین چەنە ئیشمان کرد بەغای لێ ئاگدارەکەینەوە بەغاش بە پێی ئەوە داوای پارە و میزانێ و ئەو شتانەکە. لە بنەڕەتدا ئێمە خەڵکی کە ڕادەی بەغداین، بەڵام چونکە باوکم سەرباز بوو بەهۆیەوە خانوویەکمان لە مەدینەتە ثەورە وەرگرت کە پێی دەگوترا مەدینەت سەدام. خوشک و براکانم زیادیان کرد و گەورە بوون. خانووەکەمان بچووک بوو جێگەی هەمومانی تێدا نەدەبووەوە. منیش ژنم هێنا و خەونم ئەوە بوو لەگەڵ خێزانەکەم خانووی خۆمان هەبێ و لە ناویدا بژین لەبەرەوەی دوو منداڵیشمان هەبوو. کاتی خۆی سەرکردایەتی شۆڕشی ڕژێمەکەی سەدام بڕیارێکی دەرکرد هەر کەسێک نەقل بێت بۆ کەرکووک حکوومەت پارچەیەک زەوی سەکەنی و بڕی 10,000 دیناری ئەداتێ بۆ ئەوەی خانووی پێ دروست بکات. من لەبەرەوەی مەجارم نەبوو خانوو دروست بکەم داوای شوقەم کرد. ئیدی شوقەم وەرگرت کە ئێستاش هەر لەو شوقەیەدام. لە هەمان کاتدا هیچ جیاوازیەکم لەگەڵ خەڵکی شارەکە بەدی نەدەکرد. لەگەڵەوەی زۆر خێزانی عەرەب لە هەموو ناوچەکانی عێراقەوە هاتبوون، لە باشوورەوە، لە ناوەڕاستی عێراقەوە، لە مۆسڵ و تکریت و لە هەموو شوێنەکانی دیکەوە خەڵک هاتن و لە کەرکووک نیشتەجێ بوون. ئیدی پێکەوە ژیان لە نێوان عەرەب و کورد و تورکمان بەبێ جیاوازی دروست بوو. جیاوازی نییە و خەڵک بە ئاشتی و برایەتی بەیەکەوە دەژین. براکەی من مامۆستاڕۆف لە ساڵی 1986 لەلایەن ئەمنەوە گیرە. ئیتر ئێمە ماڵمان هیچ خۆشیەکی تیانەما
ماڵمان تێک چوو ماوەیەکی پێچوو سێر لە ئەمنی کەرامەوە خەبەرمان بۆ هات کە ئێمە بچین بۆ مهاجەها بۆ ئەبوو غرێب ئێمەش هەستان خۆمان حازر کە بچین بۆ ئەبوو غرێب لەوێ یەکسەر دایکم ڕۆفی برامی بینی گوتی ڕۆڵە گیان بۆچی گیراوی لەسەر چی گیراوی گوتی دایە هیچم لێمە پرسە بەخوا من جارێتتر نەگەڕێمەوە بۆ ماڵەوە لەو حاڵەتەیە بوو ئێمە قسەمانە کرد لەگە ڕۆفە یەکسەر ئەمنەکە دارەکەی دایە عەرزا گوتی مواجهە تەواو بوو هەستن یعنی قاڵمانی دایە دەرەوە ئیتر ئەوە دوجار بوو ئێمە ڕۆفمان بینی ماوەیەکی پێچوو لە ئەمنی کەرامەوە دیسان ئاگادارمانیان کردەوە گوتیان بڕۆن براکەتان ئێدامان کردووە تەرمەکەی بێنەوە لە ئەبوو غرێب ئێمەش خۆم ڕۆیشتم بۆ ئەمنی کەرامە نەمێش ڕێگەم نەدا بە دایکم بڕوە کە ڕۆیشتم بۆ ئەمنی کەرامە یەکسەر ئەمنێک وەستا بوو لەسەر وەستا هەستایە پاوە بە تووڕەیەکەوە پێمی گوت دەستی دایە بان مێزەکە بە قایمی پێمی گوت بڕۆ براکەت خایم بوو ئەدامان کرد ئتر من زۆر پەریشان بووم زۆر نەمەزانی شەوە ڕۆژە قورگم وشک بوو گیانم هاتە لەرزین ئارەقەیەکی سات بە گیانمە هاتە خوارەوە ئیتر خۆم پێ ڕانەگیرا یەکسەر کەوتمە عەردەکە ئیتر منش هەستامە پاوە بەهار چەند حاڵە ڕاگرت بە مێزەکەی هەستامە پاوە بەڕێکەوتم بۆ ماڵەوە کە بەڕێکەوتم بۆ ماڵەوە نەمەزانی بیر بکەمەوە لە چی چۆن ئەم خەبەرە بە دایکم بگەێنم دایکم زۆر ڕەوفی خۆشەویست زۆر زەحمەت بوو ئاوا جەرگی بستێ بەم شێوەیە ئیتر دایکم خۆی دڵی خەبەری دابوو دیتم دایکم خۆی کردبووە ناو جۆگە لە ئاوەکەی بەردەم ماڵمە لە بەردەم ماڵمان جۆگە لە ئاوەکە بوو سیانا و قڕاوی پیا هاتە خوارەوە یەکسەر خۆی کردبووە ناو ئەو سیاناوی ئەو قڕاوەشی کردەبان سەر منە گوتی پشتان شکا ئێوە تازە دەها لە چیەکەن بێگومان هەژاری وای کرد نەقڵبین بۆ کەرکووک لەبەرەوەی ئێمە 9 کەس بووین لە ماڵێکی بچووکدا لە هەمان کاتدا ئەوە هەلێک بوو بۆ ئێمە کە نەقڵبین لەبەرەوەی لەلایەکەوە سەدام بە سەرماندا سەپاندی نەقڵبین بۆ کەرکووک لەلایەکی دیکەوە بەردۆخەکەشمان وای کرد سەدام چۆن فەرزی کرد بە سەرمانە ئەو ویستی ئێمە لە یەکتردا ببڕێ شیعەکان بۆ چەند شوێنێک بڵاو پێ بکات بۆ ئەوەی بەبەردێک لە دوو چۆلەکە بدات بۆ نمونە ئێمە لە خەتی پێشەوە ڕوبەڕووی برا کوردەکانمان بکاتەوە کوردەکانیش ڕوبەڕووی ئێمە بکاتەوە ئەمەش تەنها بۆ دروستکردنی ناکۆکی بوو لە نێوان کورد و عەرەب سوننە و شیعە کورد و تورکمان و عەرەب هەموو پێکاتەکانی دیکەی ناوچەکە ئەم پێکاتەی دژی پێکاتەکەی دیکە بەکاردەهێنا ئەمەش بۆ دروستکردنی جۆرێک لە ئەرق و هەستیاری لە ناو ئەم کۆمەڵگایەدا ئێمە لە بەغداوە نەقڵ بووین بۆ ئێرە ئەوەش کاریگەری خۆی دروست دەکات چونکە پلان و استراتیژی سەدام ڕۆم بوو کە ویستی گۆڕانکاری لە دموگرافی هەردوو ناوچەی کورد و شیعەدا دروست بکات دیارە هێنانی عەرەب مێژوویەکی خۆی هەیە یعنی لە ساڵی 1963 بە ئاشکرا عەرەب هات ئەیهێنا هەندێکی بە ناوی وەزیفە و هەندێکی بە ناوی ئەوەی کوا لە شەریکە و نەودایان مەزرێنێ بەڵام لە ئەساس و لە بنچینە هەر تەعریبکردن بوو ئەوەی کە دەستی پێکرد وەکو پرۆسەیەکی عەمەلی و زیادی کردبوو بە هەنگاوێکی زۆر بەرچاوی لە 68 بەدواوە دەستی کرد بە تەعریبکردن لە هەموو شارەکانی عێراق و عەرەبی هێناوە
لە کەربەلاوە هاتووە، لە بەسراوە هاتووە، لە عەمارەوە هاتووە، لە تکریتەوە زۆر هاتووە، لە ناو بەغاوە هاتووە، لە هەموو مەحافەزای لە مووسڵەوە هاتووە، لە هەموو شوێنەکانەوە هاتووە، هێناوێتی لە کەرکووکا جێنشینی کردو وەزیفە و ئیمتیازاتی عەرزەیان داوە پێیان پارەی داوە بۆ دروستکردنی خانوویان کە بە 10,000 ناسراون بە 10,000ەکان ناسراون، هەمویان هاتوونە لە هەندێک شوێن ئەرزیان داوە پێیان ئەرزی زراعی عەقدیان بۆ کردوون 6,650 گرێبەست هەیە لە سنووری داقوق و لە لەیلان و لە تازە و لە ناو کەرکووک و لە یایچی و لە دبس و ئەمانە هەمووی دراوەتە خێزانی عەرەب و کوردیان مەحروم کردووە یا لە کوردیان سەندوتە و داوێنەتەوە. مادەی 140 ئالیەتی خۆی بۆ دانراوە و ئێمە بە شێوەی پلەبەندی کار بە و ئالیاتە دەکەین. پێویستە سەرژمێری بکرێت، پاشان ڕەوشی شارەکە ئاسایی بکرێتەوە. ئەگەر پێویست بوو گشتپرسی دەکەین. کارەکانی ئەو بابەتە بەباشی دەڕوات، بەڵام نابێت لەم بابەتەدا پەلە بکرێت. پێویستیش ناکا کە پەلە بکرێت بۆ ئەوەی ئاگاداری تەواوی وردەکاریەکان بین، بۆ ئەوەی بگەین بە ڕاستیەکان. خۆی وەکو جەنابت باست کرد، گەورەترین کێشەی ئەو کاتەی شۆڕشی بڵێن کورد لەگەڵ بەغدا مەسەلەی کەرکووک بووە. جەنابی خوا لێ خۆش بوو مەلا مستەفا کە ئەو کاتە قیادەی شۆڕشی دەکرد، یەکێک لەو شتانەی کە حەلی بۆ نەدۆزرایە لە بینی خۆی و لە بینی حکوومەت مەسەلەی کەرکووک بوو. و فعلا وەکو جەنابت باست کرد، ئەوەی کە ئەو داواکاری کە دەبێت دەست لە کەرکووک هەڵبگیرێت ئەوە نەکرا و قسەیەکی مەلا مستەفا زۆر هەیە ئەو کاتە کە دەڵێ من ئەو ئیشە نۆکەم بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو لەعنەتم لێ بکەن لەوەی کە ئەمن لە خاکی کەرکووک تەنازلم کردووە. لەو ڕۆژەوە حتا ئێستا ئەوەی من خۆم شخصی دەبینم هیچ گۆڕانکاریەک لە شێوەی عەقڵیەت نابینم. شخصەکان گۆڕاون، خەڵک گۆڕاون، بەڵام فەرمونون ئەمە 11 ساڵە لە دوای ساڵی 2003 حتا ئێستا ئێمە بەس چاوەڕێی جێبەجێکردنی مادەیەکی دەستوری کە پێی دەڵێن مادەی 140 بە پێی دەستوری عێراقیش هاتووە چ کراوە لە مادەی 140. ئەو سوالە ئەم ڕۆژ بۆ کورد بۆ هەموو تاکێکی کورد ئەم سوالە ئەم پرسیارە هەیە. کەواتە بە بۆچوونی خۆم عەقڵیەتی ئەوەی کە نابێ ئەم کێشەیە چارەسەر بکرێ حتا ئێستاش ئەم عەقڵیەتە مەوجودە لە عێراق. دوای ئەوەی براکەمیان ئەیدام کرد، خەبەری تەرحیلمان بووها لە ئەمری کەرامەوە، گەرە ئێمە بە 24 ساعت لە کەرکووک دەرچین. بۆ ئەوەی ئێمە لە کەرکووک بەجێ نەهێڵین، ئەو کاتە بیرم کردەوە وتم با بچم لە گەڕێکی عەرەبەکان خانوویە بگرین لەوێ خۆمان نیشتە جێ بکەین. ئیتر ئەو کاتە یەکسەر داکمیان گرت کە داکمیان گرت ئەمنەکانی سەدام داکمیان گرت گوتی ئێوە گەر 24 ساعت ئێوە دەرچن لە کەرکووک. ئێمەش لە ماڵەوە ئەشیایەکی زۆرمان هەبوو، نەمانەتوانی ئەشیاکان بەرین لەگەڵ خۆمانە و هیچ کەس شنەیە توانی ئەشیاکانمان بشارێتەوە لە ماڵی خۆی. ئەستاین بە پەلە ناچار بووین چی بکەین، دایکمیان بردووە، دایکمیان سجن کرد. ئەو ئەشیایە نەمان هەرچ حاڵێ بوو لە ناوماندا کاکە کەس شنەیە توانی مەرحەباشمان بکە. لەبەرەوەی ئەمن ئاگاداریانی کردبووە گوتبووی کەس ئەشیان بۆ نەشارێتەوە، ئەوەی بیشارێتەوە وەک ئەوانی لێکەین. تر ئێمەش خۆمان حازر کرد بە پەلە داکمیان هاوردەوە. تر بە سارە ئێمەیان برد بۆ جدیدە، سارەی شورتە لە دوامان، سارەی شورتە لە پێشمان، بە گەڕک و کۆڵانەکانی کەرکووک گڕمانیدا حتا گەیانمانێ جدیدە. بەو ڕێگایە دەڕۆشتین بۆ جدیدە، نەمانەزانێت جدیدە لەکوێیە و نەمانەزانێت جدیدە عەرەبی تایە، کوردی تایە،
نوع نظام جديدة سجنة مجمعة نوع نظامي إيميل جديدة شي ما بسرديو ومصير ما بوشو أربعة ئێمە لە ساڵی 1960 هاتینە مدینەتە الثەورە. ئێرە جاران پێیان دەگوت مدینەتە الثەورە، بەڵام ئێستا پێی دەڵێن مدینەتە سەدر. ئێمە لە تەمەنی منداڵی و گەنجیمانەوە لێرە ژیاوین. ڕۆژانێکی خۆشمان لەگەڵ خوشک و برا و خزمەکانمان بەسەر بردووە، لەگەڵ هاوڕێکانمان لێرە ژیاوین. مەسەلەی گواستنەوە بۆ کەرکووک بە ڕێککەوت ڕوویدا. ئیدی داواکاریمان پێشکەش کرد بۆ کەرکووک. سوپاس بۆ خوا کەرکووک و بەغدا وەکو یەکن، جیاوازی نییە. ئێمە هەمومان براین، هەمومان عراقین. لەخوا بە زیاد بێت ئەوە 30 ساڵە لە کەرکووک دەژین. دوایی کە من نەقل بووم بۆ کەرکووک، براکانم لە بەغدامانەوە. دوایی خانووەکەیان فرۆشت و ماڵەکەیان بەردەگەڕێکێکی دیکە، چونکە خێزانەکانمان گەورە بوون و خانووەکە بەشنێ دەکرد. بەڵام ئێمە دەستمان لە بەغدا هەڵنەگرتووە و زوو سەردانی بەغدا دەکەم، چونکە برا و خزم و کەس و کارەکەم هەمویان لە بەغدان. ئێستا بۆ کۆڵانەدا بەدەستی ڕاستە بڕۆ. من هاوڕێکانم ئاگادار کرد کەوا سەردانیان دەکەم، بۆیە ئێستا خواردن و ماسی و ئەو شتانەیان بۆ حازر کردوین کە حەزمان لێیە. ئێستا چاوەڕێمان دەکەن. بەڵێ چاوەڕێمان دەکەن. ئەمە کۆڵانەکەی ئێمەیە. چوارەم دەرگا لای چەپ ماڵی ئێمە بوو. سڵاوتان لێبێت، چۆنن باشن؟ زۆر سپاس. ئێوە چۆنن؟ زۆر سپاسان دەکەین. زۆر سپاس. ئەمە ماڵەکەمان بوو. ئێمە لە ئەم خانووە ئەژیان. سلام علیکم. سلام بەخێر بێ. خۆشبی سەلامت. ئەم ماڵە چکم ماڵی ئێمە و کاتی خۆی تەرحیل کرابوون ئەلێرانە. ڕسخەتەیە بێمە ژوورەوە. فەرموو بەخێر بێ ئەفسەر چاوم فەرموو. خۆشبی سەلامت. بەخێر بێ ئەفسەر چاوم. خۆشبی. ئێستا ئەم خانووە ماشەڵڵا گۆڕاوە. بەڵام جاران ئەم خانووە زۆر ناخۆش بوو، زۆر جێکی سەخڵەت و ناخۆش بوو، تەنها بلۆکی لەسەر بلۆک بوو. ئێمەش لە ژوورێکی ئەم خانووە ئەژیان. ئەوە ژوورەکە ئێمە بوو. لێرە ئەژیان. لە ژوورە 6 نەفەر ئەژیا لێرە. بەخوا ژیانێکی زۆر زۆر ناخۆش بوو. ئیتر ئەوەش مەتبەقەکەی ئێمە بوو. بەڕاستی ئێرانە زۆر زۆر ناخۆش بوو بۆ ئێمە، چونکە ئەم خانووە پڕی لە مار و دووپشک و حەشەرات بوو. ئەماڵەش ئاوی نەبوو. ئاومان بە تەنکەر بۆ هات، ئەو ئاوەش زۆر زۆر پیس بوو، زۆر جان نەخۆشە کەوتین. سێکە بەڵام ئێستا ئەم ناوە گۆڕاوە. ئەو کات وان نەبوو. ئەو کات زۆر زۆر ناخۆش بوو. ئێمە زۆر ژیانێکی ناخۆشمان بردە سەر ئەلێرە. و بە دائیمش هاتمە ئێرانە. سێری ئەو ئاسمانەمە کردە، سێرمە کرد کۆپتەر بە دەوری ئەم ئاسمان، بە دەوری شوێنی ئەم ئاسمانە ئەسوورایەوە. ئێمەش لەو زۆر ئەترسان لەو تارە. و یعنی ئەخباریش وا بوو کە ئێمەش ئەمفال بکەن ئەلێرانە.
من بڕوام وایە ئێوە زیادە ڕەوی دەکەن لەو بابەتەدا خۆتان وەک فەلەستینیەکان حساب دەکەن لە بەردەمی یەهودیەکانە ئەوە باش نییە ئێمە ملەتێکی موسڵمانین و کورد و عەرەب برای یەکدین بابەتەکە زۆر جیاوازە عەرەب و کورد بەبرایەتی پێکەوە ژیاوین لە ڕابردوودا هەڵە ڕووی داوە ئێستاش هەڵە ڕوو دەدات بەڵام ئەو بابەتە نابێت هەستێکی واخراپتان لەلا دروست بکات لەبەرەوەی بەڕاستی قسەت بۆ دەکەم ئێستا لە لای عەرەب هەستی ئەوە دروست بووە کە دەڵێت سەرکردەکانی کورد هۆکاری دروستبوونی کێشەی گەورەن لە ناوخۆی عێراق سەرکردایەتی کورد هۆکاری داگیرکرانی عێراق بوون ئەوان هۆکاری ئەوەن کە ئێستا عێراق بەرەو دابەشبوون دەچێت بۆیە ڕێگەم مەدەن لای عەرەب ئەو بۆچوونە دروست بێت و لای خۆشتان بۆچوونی ئەوە مەهێڵن کە کێشەی ئێوەش وەک کێشەی فەلەستینە کێشەی فەلەستینەوەیە لەلایەن یەهودەوە ستەمیان لێکراوە بەڵام ئێوە لەگەڵ برا عەرەبەکانتانە سەدان ساڵە پێکەوە دەژین بۆیە نابێ هەستێکی واتان هەبێ خۆی باسی کورد لەم باسی هیچ شوێنێک ناکەم باسی عێراق دەکەم هەمیشە چیان بە ئێمە گوتووە دووشت گوتویانە ئێمە برایەکین و لە دینیشدا هاوبەشین لە نەتیجەی ئەمە چیان بەسەر هێناوێ چ بەسەر ئەم ملەتە هاتووە 182,000 ئەنفال 5,000 گوندی وێران بەکارهێنانی کیمیایی دژی ملەتی خۆت ئەمە دەستکەوتەکانی ئێمە بووە لەم وڵاتەدا ئەمە دەستکەوتەکانی کورد بووە لە نەتیجەی ئەو پێکەوە ژیانەی کە دەبووە زۆر باشتر لەوە بێ مەسەلەی کورد برینی کورد زۆر قوڵترە لەوەی کە پێی بڵێن عێراق دیموکراتیەتە ملەتی ئێمە بریندارە عەرەب دەبێ لەوە تێبکاتن بەغدا دەبێ لەوە تێبکاتن ئەم برینە قوڵانەی کە ئێمە هەمانە بە شیعارات و بە قسەی خۆش چارەسەر ناکرێتە ئەمە لەلایەکی تر ئێمە نەتەوەیەکی زۆر جیاوازی ئێمە عەرەب نین زمانمان کەلتورمان عاداتمان هەموو شتێکمان فەرقە و حەقی خۆمانە وەکو هەر نەتەوەیەک لەسەر کوڕەی ئەم ئەرزە کە ئێمە کیانی خۆمان هەبی شوێنی خۆمان هەبی دەوڵەتی خۆمان هەبی ئەمە حەقێکە ئەوانیش دەزانن و ئێمەش دەزانین کە دەبێ ئەم مافە بە هیچ شێوەیەک وە تەسەوڕ نەکەن کە ئێمە نیمانە بەڵام پرەنسیپێک زۆر مهمە لێرە ئێمە نامانەوێ بە شەڕ ئەم شتە جێبەجێ بکەین ئێمە ئەوە تموحی ئێمەیە تموحی ملەتی ئێمەیە بەس نەک بە شەڕ ئێمە نامانەوێ بە شەڕ بیکەین دەمانەوێ بە ئاشتی لە یەکتر تێبگەین ئێمە دوای 91 هەتا ئێستا فاکتەرێک نەبووین بۆ تێکدانی ئەمنیەت و بۆ تێکدانی ئارامی لە ناوچەکە ئیسپاتمان کردووە فاکتەرێک بووین بۆ دروستکردنی ئارامی و دەمانەوێ ئەو بەردەوام بین لەو ڕۆڵە پۆزیتیڤی خۆمان وەکو کورد ئیسپاتمان کردووە کە ئێمە عاملێک بووین بۆ هێمنی بۆ ئاشتی بۆ برایەتی و لەسەر لەگەڵ ئەوەشدا بەردەوام American and coalition forces are in the early stages of military operations to disarm Iraq. لە ساڵی 2003 ئەمریکا بە تەواوەتی لە دەستپێکردنی هاتنی بۆ عێراق چونکە دەیەویست هێزەکانی خۆی لە تورکیاوە بێنێ بە تەواوەتی کوردی ئیهمال کرد یعنی کەواتە ئێمە وەکو کورد بە هیچ شێوەیەک یارمەتیدەر نەبووین بۆ ئەو کارە و بڕیارەکەش لە دەست ئێمە نەبووە حەجمی بابەتەکە زۆر گەورەتر بووە لەوەی کە ئێمە هانی ئەمریکاماندا بێ بۆ ئەوەی ئەو کارە بکاتن یان ئێمە بەشێک بووبین لەو پلانەی کە ئەنجام درا ئەوە بڕیارێکی ئەمریکا خۆی بوو پەیمان خۆش بوو سەدام بڕۆخێ حەقیقەتێکە و ئێمە بە دوای ئەو فرسەتە دەگەڕین بەڵام ئەوەی کە ئێمە یاریکەری سەرەکی بین لەو مەسەلەیەدا ئەمە زۆر بێبنەمایە و مبالغەیەکی یەکجار زۆریشەکە دەکرێت
لێرە مێژووی تورکمان زۆر کۆنا لە سەردەمی عوسمانیەکانەوە تورکمان لێرە دەژین نەتەوەی ڕەسەنی کەرکووک تورکمانە چونکە تورکمان لێرە ژیاون هەموو جێگەکانمان گەڕەکەکانمان تورکمانیە لێرە شوێنەواری کۆنمان هەیە قەڵایە قشڵەکەیە هەموو ئەمانە نیشانی دەدەن کە چەند وەختە ئێمە لێرە دەژین ڕاستە کوردیش لێرە ژیاوە کەمێک عەرەبیش لێرە هەبوو بەڵام ئێستا بچیتە ناوچەی ئۆمەرمەندان لەوێ چەندین گوندی لێیە کە هەمویان بە تورکمانی قسە دەکەن هەرچەند جلوبەرگی کوردیان لەبەرە بەڵام خۆ ئینسان بە جلوبەرگەکەی نابێتەنەتەوەیەکی دیکە نابێت کەسێک هیچ شارستانیەتێکی لێرە نەبێت هەر لە خۆیانەوە بڵێن ئێرە ئاشووریە یان مەسیحیە یان کەمێک عەرەب هاتووە لێرە ژیاوە و بڵێت هی ئێمەیە یان کورد و تورکمان لە کەرکووک پێکەوە بوون ئێستا بڵێیت کەرکووکی کووردە ناسنامەی کەرکووک تورکمانیە بەڵام ئەوانە ویستیان لە ناوی ببن حیزبی بەعز زۆر هەوڵیدا ویستی ئێرە تعریب بکات ویستی کورد و تورکمان لێرە دەربکات بۆ ئەوەی تەنیا عەرەب لە کەرکووکدا بژین بەڵام ناسنامەی کەرکووک لە بنەڕەتەوە تورکمانی بووە سەیری مێژووی سەردەمی عوسمانیەکان بکەی دەبینی ناسنامەکان هەمووی بە زمانی عوسمانی نووسراوە نابێت عەرەب بڵێت ئێرە هی ئێمەیە چونکە بەڵگە هەیە و هەموو شتێک بە بەڵگە ڕێگەی خۆی دەگرێت ناکرێت هیچ شارستانیەتێکت نەبێت و بڵێیت ئێرە هی منە من وەک مرۆڤێک دەبێت دڵ و عەقڵم بەکاربهێنم جیاوازی ناکەم لە نێوان خەڵکدا ناڵێم ئەوە موسڵمانە یان ئەوە مەسیحیە ئێزیدیە یان ئەوە سوننەیە گرنگ ئەوەیە کردەوەی نێوانمان چاک بێت ئەو جیاکاریە میراتی سەدامە بەڵام ئەگەر گەلی عێراق وشیاری مرۆیی و ئاینی هەبوایە سەدام نەیدەتوانی ئەو جیاوازیە لە نێویاندا دروست بکات بەڵام لەگەڵ ڕێزم گەلی ئێمە هەتا ئێستاش لە مرۆڤایەتی تێناگات لەوەی کە خوا مرۆڤی دروست کردووە بۆ ئاشتی و خۆشەویستی لە هەموو وڵاتی دنیادا نەک تەنها لە کەرکووک و لە عێراقدا خەڵک چیەوێ خەڵک مەکتەبی باشەوێت خستەخانەیەوێ گەر نەخۆشکەوت کارەبایەوێت خزمەت گوزاریەوێت ئەم کەرکووکە حکوومەتی جیاوازی عێراق بەڕێوەی بردووە تا 2003 کەرکووک هیچی بۆ نەکراوە ینی من کەرکووکم لە بیدایەتی هەفتاکانە بەجێهێشت کە گەڕامەوە یەک بینایی یەک شتی تازەم تیا نەبینی بوو کە کرابێ ئەوی کۆنیش هەبوو کە ئێمە بین و بمانە موی ڕزیوە تورکمان چی ویستوە لەم شارە تورکمان زۆربەی تورکمان لە کەرکووکە حەقیان بەسەر سیاسەتەوە نییە ئەمنیەتیانەوێت ئەیانەوێت ئیشەکانیان بڕە ئەیانەوێت خزمەت گوزاریان بێت عەرەب لە حەویجە هەمان شتی ئەوێت جا ئێمە بەڕاستی وەکو کورد ئەبێ فەرق و جیاوازی نەکەین مناڵی کورد کە نەخۆشەکەوێ لەگەڵ مناڵی عەرەبە عینی پێداویستیان هەیە یا تورکمان بە هەمان شێوە بۆ مەکتەب و بۆ خوێندن ئەگەر ئێمە بەو شێوەیە ئیش بکەین من بەڕێی من خەڵک ئەوەندە کێشە سیاسەکانی لا گرنگ نابێ و وەزعەکە ئارام ئەبێ و ئەوەش سڕی سەرکەوتنە لە ئیش